کابینەی نوێمی حکوومەتی هەرێم بە سەرۆکایەتی مەسرور بارزانی لە کاتی سوێن خواردنی لە پەرلەمان یەکێک لە بەڵێنەکانی ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی دارایی و کارگێڕی بوو. لە خاڵی پێنجەمی کارنامەکەی کابینەی حکوومەتدا هاتووە بە هەموو توانامانەوە ڕوبەڕووی هەموو جۆرە گەندەڵیەکی دارایی و کارگێڕی دەبینەوە و ڕێگر دەبین لە بەهەدەردانی سامانی گشتی و زێدەڕۆیی بۆ سەر موڵک و مومتەلەکاتی هەرێم. ئەمەش لە ڕێگەی کاراکردن و پشتیوانیکردنی دامەزراوە فەرمی و یاساییەکانی هەرێمی کوردستان بە تایبەتی پەرلەمان و دیوانی چاودێری دارایی و دەستەی نەزاهە و داواکاری گشتی. ئەگەر سەرنجی تەنها ئەو بەڵێنەی سەرۆکی حکوومەت بدرێت دەردەکەوێت کە ئەم کابینەیەش هاوشێوەی کابینەکانی پێش خۆی تەنیا بەڵێنی لە ناو کارنامەکەیدا ڕیز کردووە، لە بنەڕەتدا ئامانجی جێبەجێکردنیان نەبووە. بەپێی ئەو داتا و ئامارانەی بەشێک لە پەرلەمانتارانی ئۆپۆزسیۆن و با دیاریکراوی پەرلەمانتارانی فراکسیۆنی کۆمەڵ بڵاویان کردوونەتەوە گەندەڵی و بە قاچاغبردنی دەروازە سنووریەکان بەردەوامە و حکوومەت تا ئێستا نەیتوانیوە هەنگاوی کردەی بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەو بابەتە بنێت. لەگەڵ ئەوەشدا نەک هەرکاری بۆ کۆنتڕۆڵکردنی ئەو خاڵە سنووریانە نەکردووە، بەڵکو هەوڵی داوە داهاتەکەیان بشارێتەوە. ئەوە تا لە گفتوگۆکانی شاندی بەغدا و هەرێم حکوومەتی عێراق تاکە مەرجی بۆ ڕەوانەکردنی بەشێک لە بودجەی هەرێم وەرگرتنی لە 150 داهاتی خاڵە سنووریەکان و بەڕێوەبردنیان بووە لە ژێر چاودێری حکوومەتی فیدراڵیدا. بەڵام مەسرور بارزانی ئامادە نەبوو بچێتە ژێرباری ئەو داواکاریە تا ئەو کاتەی ترسی سەرهەڵدانی خۆپیشاندان هەولێر و دوهۆکی گرتەوە. هەر بۆیە بە ناچاری پەیوەندیەکی تەلەفۆنی لەگەڵ کازمی ڕێخست و بە مەرجەکانی ڕازی بوو. لە بەشێکی بەڵێنەکەیدا باز لەو زێدەڕەویانە دەکات کاکراونەتە سەر موڵک و مومتەلەکاتی گشتی لە کاتێکدا لەم چوار پارێزگایی کا لەژێر دەسەڵاتی پارتی و یەکێتیدایە هیچ شوێنێکی استراتیژی نەماوە کۆنتڕۆڵ نەکرێت و بەسەر کەسانی حیزب و بنەماڵەدا دابەش نەکرێت. ئەوەی لای هاوڵاتیان پرسیارە ئەوەیە کە ئایا سەرۆکی حکوومەت توانیوێتی لە کەسانی بنەماڵەکەی خۆی و حیزبەکەی خۆیەوە دەست پێ بکات و ئەو موڵکانی دەستیان بەسەردا گیراوە بیجەڕێتەوە بۆ ژێر دەستی حکوومەت. هەر لەم بەڵێنەیدا سەرۆکی حکوومەت باسی لەوە کردووە چاکسازیەکانی لە ڕێگەی پەرلەمانەوە ئەنجام دەدات، بەڵام ئەوەی تا ئێستا لە ڕێگەی پەرلەمانەوە ئەنجام دراوە کۆت و بەندکردنی پەرلەمانتاران بووە، تێپەڕاندنی ئەو پرۆژە یاسانە بووە کە لە بەرژەوەندی حکوومەتدان. بە جۆرێک حکوومەت کۆنتڕۆڵی تەواوەتی پەرلەمانی کردو و ڕێگە نادات هیچ پرۆژە یاسایەک دژی کابینەی حکوومەت پەسەند بکرێت. کاراکردنی دەستەی نەزاهە و داواکاری گشتی لە ناو یەک بەڵێنی حکوومەتدایە بە بەراوردکردنی کابینەکانی پێشووی حکوومەت بە سەرجەمیانەوە تا ئێستا ڕێگەیان نەداوە داواکاری گشتی کارەکانی خۆی بکات و بەردەوام دەستوەردانیان لەو دامەزراوەیەدا کردووە. ئەوە تا هەر لەم هەفتەیەدا ماوەی خزمەتی دادوەرێکی تری داواکاری گشتی بە فەرمانی خودی سەرۆکی حکوومەت درێژ کراوەتەوە کە پێچەوانەی یاسایە و ئامانجی تەنها پارێزگاریکردنە لە پێگە و دەسەڵاتی حیزبی لە ناو داواکاری گشتیدا. لەو بارەوە حاکم شێخ لەتیفی یاساناز نووسیوێتی ئەو بڕیارەی سەرۆکی حکوومەت سەرپێچیەکە لە ڕوحی ئەو یاسای چاکسازی کە هێشتا مرەکەبەکەی وشک نەبووەتەوە و ئەو هەنگاوە بە تەواوی نایاساییە. ئەو یاساناسە باز لەوە دەکات سەرۆکی حکوومەت لە دەسەڵاتی دانیە بڕیارێکی لەو جۆرە دەربکات.